Li Kerkûkê pitikeke keçeke nûj dayîk bûyî piştî gotê dunyayê hatiye avêtin. Derbarê vê bûyerê da hevkarê me Herdî Mihemed li nexweşxaneya ji dayîkbûyî ya Kerkûkê li gel me ye. Dema te xweş be Herdî. Ev bûyer çawa qewimî? بەڵێ سلااوان لێ بێ من لە بەشی نەبەکامەکانی نەخۆشخانەی منداڵانی کەرکووکم بەرەبیانی ئەمڕۆ منداڵێک لە گەڕەکی ئەسکەری کەرکووک دۆزراوەتەوە لە نزیک مزگەوتێک فرێدراوە منداڵەکە ینی من ڤیددیۆ فۆتۆی شوێنی فرێدانەکەم پێگەیشت کە هەر لەسەر شۆستەی شەقامێک فرێدراوە چەند کەسێک دیارە پێیان زانیوە پۆلیسی فراکەوتنیان لێگە دەرکردێتەوە ئیدی پۆلیس و دەستگامنیەکان منداڵەکان هەڵگرتوەوە هێناوێنێتە نەخۆشخانە سەبارەت بە دۆخی منداڵەکە دیارە منداڵەکە منداڵێکی کچە تازە لەدایک بووە مەبەستمە لەگەڵ بەڕێز دکتۆر معتەسەم عەزیز قسە بکەم سەبارەت بە حاڵەتی منداڵەکە دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتەکە پێمان بڵێ ینی منداڵەکە پێدەچێت تازە لەدایک بوو بێت دۆخی تەندروستی چۆنە چیتان بۆ کردوویەوە بخير بين سرچاو مناڵەکە طبعا سەر لە بەیانی ئەمڕۆ ساعات سێ بەیانی ئاگادار کرێنەوە کە گوایە مناڵێک لە گەڕێکی عسکەری فرەدراوە تەمەنی ساعاتێک زیاتر نەبوو ینی کەمتر بوو بەهۆی ئەوەی جسمی مناڵەکە هێشتا چۆری پێما بوو یان ناوچشی هێشتا پاک نەکرابوو و نەبڕابوو کە پۆلیسی دۆمیز پێم وایە هێنایان بۆ ئێرە دەست بەجێ کارمەندانی ئێرە طبعا مناڵەکەیان پاک کردەوە و کان لەو شتیان بۆی دانا و مغدیان بۆی دانا بۆی و شەکرەی دابەزی بوو چۆمە شیری نەخواردبوو و ناوچیانیش قڕاسە و شتیان بۆی دانا لەخوا بە زیاد بە ئیستە مناڵەکە وەزعی زۆر زۆر باشە چاوەڕێ و کاتەکەین کە جەنابی دادوەر بڕیار بدا لە کەسێک بێتە خاوەنی ئەم مناڵە باشە بەگشتی ئەم حاڵەتی فرێدانی منداڵ و منداڵی بێناسنامە هەبووە لە پێشتریشە ینی ئەمە ئەم ساڵ چەندەم حاڵەتە لایەوە ئەم ساڵ ئەمە یەکەم مناڵە ئەمە یەکەم مناڵە بەڵام ساڵی پار 5 مناڵ هەبوو ینی ئەوە شێواژت لە زیاد بوونە ینی شتەکە بۆتە دیار دەڕاستی بەداخەوە شتێکی ئەو منداڵانی کە فڕێ دەدرێن ڕەگەزیان کوڕە کچە چییە زیاتر ئەو مناڵانەی کە فڕێ ئەدرن ڕەگەزیان مێیە کچە دکتۆرگە سەبارەت بە مناڵە قسە بکەین ینی منداڵ کە لەدایک دەبێت پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری تەندروستی هەیە چی دیکەی پێویستە جگەلەوانی کە تۆ باس کرد ئێمە سەراحەتەن ئەم مناڵی سە پێویستەکە ینی یەکێک وەکو ئیشی دایک بۆی بکات ئێمە دوو کارمەندمان لێرە تەرخان کردووە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی ئەم مناڵە شیر خواردنە پاکردنەوەیە و چۆن چ کاتێک ئەخەوێ عیلاجدانە سەحالیان پێویستی بە دەرمان و شتە لەبەرەوەی تۆزێ التیاب شتی کردووە و هەموو ئەو شتانی کەوا دایکی دەوری بنێ کارمەندی تەندروستی دەورێ و کارمەندمان بۆی تەرخان کرد و ڕاستی گریان و جوڵی چۆنە منداڵەکە بە بەیانی گریان و شتی هەبوو بەهۆی ئەوەی پاک نەکرابەوە ڕاستی بەڵام دوای ئەوەی پاکردنەوە و دوای ئەوەی شیریاندا پێی و شۆردیان لەخوا بە زیاد بیستەوە بینم بە چاو خۆتان مناڵەکە نستووە زۆر سپاس کە لەگەڵام میوان بووی دیارە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ینی دۆزینەوەی منداڵێک و هێنانی بۆ نەخۆشخانەی منداڵان ئیدی خەڵکێکی زۆر ینی خواستیەوە هەیە کە منداڵ ئەستۆ بگرێ بەڵام ڕێکارەکانی ینی لە ئەستۆگرتنی منداڵ بەم جۆرەیە ڕێکارێکی یاساییە پێویستە لە دادگەوە دادوەری لێکۆڵینەوە بڕیاری لەسەر بدات ینی دواتر بۆ ئەو کەسە دەبێت کە ینی هەموو ئەو ڕێکار و مواسەفاتانی تایە کە منداڵ ئەستۆ بگرێت ینی کەسێک بێت دەبێت ژنوپیاوێک بن کە لە ڕووی مادیەوە دۆخی داراییان باش بێت و هەروەها ینی بتوان منداڵەکە لە ئەستۆ بگرن ینی دەستنە دادگا دواتر هەندێک ڕێکاری واتە هیچ کەسێک ناتوانێت بێت لە نەخۆشخانە بگرێت بە مناڵەکە و بیبە بۆ مە زیاتر حەزم کرد ئەمە بۆ خەڵک بێت خەڵکی زۆر پەیوەندی بێ مەشۆ دەقا سەبارەت بە منداڵە gelek spas hevkarê me Herdî Mihemed li Kerkûkê li gel me bû dest xweş.